کۆی گشتی تا ئێستاکە کەوانەی توش بوونە 76,224 کەسە. ئەوانەی کە چاک بوونەتەوە لە 2020 28,584 حالت بووە. لە 21 41,599 حالت چاک بووتەوە. تا ئێستاکە ئێمە 7,183 کەس چاک بووتەوە. گیان لە دەستدان لە 2020 786 کەس گیانی لە دەستداوە، لە 21 654 حالت. لەمانە ئێستا کۆی گشتی ئەوانەی کە گیانە لە دەستداوە تا ئێستاکە 1440 کەسە. لەناو ئەمانەیە ئێمە 20 کارمەندی تەندروستیمان گیانی لە دەستداوە، دەی لە 2020 و دەیشی لە 2021. سەبارەت بە کوتان ئێمە ئەوەی وا ئێستاکە کۆی گشتی ئێمە کوتان لە 2021 دەسی بێکە لە 20 نەبوو. تا ئێستاکە ئێمە 343,604 کەس ڤاکسینی وەرگرتووە. ئەمانەش ئەکاتە کۆی 120 خەڵکی کەرکووک. 120 خەڵکی کەرکووک یەک جەمی ڤاکسینی وەرگرتووە تا ئێستاکە. ئەوانەی وا دوو جەمیان وەرگرتووە 220,300 کەسن کە ئەکا لە 113 خەڵکی. ئێمە کە بمانێ کۆنتۆڵی پەتاکە بکەین ئەبێ بگەینە 180. بزان چێنە دوورین هێشتاکە ئێمە زۆر دوورین لە کۆنتۆڵکردنی پەتاکە.